با لەسەر ئەو دوو پرسیارە قسە بکەم پاشان ئەوانی تر هەڵدەستن باشە. پرسیاری یەکەم دەیگوت چێ باشترین قوتابی ناوپۆلە؟ بێگومان باشترین قوتابی ناوپۆل لەوانەیە بڵێ هاوڕێکەی تەنیشتم، لەوانەیە بڵێ کەسێکی تر، لەوانەیە بڵێ ئەوەی کە لە پێشی پێشەوە دادەنیشێنە. ئەو کەسە باشترین قوتابی ناوپۆلە کە گوێ لە مامۆستاکە دەگری، قسە دەکا بەڵام کەم قسە دەکا، زیاتر لەسەر ئەوە قسە دەکا کە مامۆستاکە پێویستی پێ و پرسیاری لێ دەکا. ئەی پرسیاری دووەممان چی بوو؟ کاتێک دایک و باوکمان پێویستیان بە یارمەتیە چێ یارمەتیان دەدا؟ نانە ماڵەکەی تەنیشتان ئەوان یارمەتیان دەدەن؟ ئەی خوشکەکانتان؟ ئەی براکانتان؟ ئەی مامۆستا ئاکان بێت یارمەتیان بدات؟ ئەی چێ یارمەتی دەدات؟ کەواتە با چەپڵەیەک لێ دەن هەر بژی. زۆر باشە، کەواتە بۆ خۆمان یارمەتی دایک و باوکمان دەدەین. چێ حەز دەکا پرسیاری سێیەم بێتە ئێرە؟ یعنی ئەوەندە حەزتان لێیە؟ ئەوەندە؟ چێ؟ بارین خان؟ بارین حەز لێ ئامادەبی؟ حەز لێ پرسیارەکەت لێ بکەم؟ باشە. یاڵا بارین جان، بارین خان وەرە ئێرە گوڵی من، هەر بژی وەرە ئێرە جانی من. یاڵا ئەوە دوودانە ئەوانەی نیان کردووە. کاکە سەعەد بابێت با ئەو کچ جوانشمان بێت، با چەپڵەیەکیان بۆ لێ دەین هەر بژێ. ئای باشە، با ئەو کوڕە جوانەمان بێتە ئێرە هەر بژی. با بێت هەر بژی. بارین جان وەرە ئێرە گوڵی من، وەرە ئێرە. ئافرین بارین جان وەرە ئێرە. ئافرین بۆەوەی بە جوانی یەکتر ببینین. زۆر باشە. ناوەکەتم لە بیر کرد. چی بوو؟ دەروون. کاکە دەروون. چۆنی؟ باش. ناوت چییە؟ خەدیجە. خەدیجە خان. خەدیجە خان پرسیاری یەکەم و دووەمت بینی. ئاسان بوو وانە؟ بەڵێ. پێت وایە پێویستە یارمەتی دایک و باوکمان بدەین؟ بەڵێ. ئەی پێت وایە ئەو کەسێک گوێ لە مامۆستا دەگری باشترین قوتابیە؟ بەڵێ. زۆر باشە، دەست خۆش بێ. کاکە دەروون ئامادەی؟ باشە. کوا؟ هەر بژی. نەیگرت. دەروون. هەر بژی. بارین جان چۆنی؟ باشە. بارین ئامادەی بۆ پرسیارەکە؟ زۆر باش. بڵێ بەڵێ. بەڵێ. هەر بژی. زۆر باشە. کاکە سەعەد چۆنی؟ باش. پرسیارەکە ئاسانە؟ بەڵێ. بەڵێ هەر بژی. زۆر باش. هاوتی دوای چاچی کردەوەتی بەڵێ. ئامادەن؟ چەپڵە لێدەن؟ زەنگەکە ئامادەیە و پرسیارەکەش ئامادەیە. پرسیارەکەمان دەڵێ کە دەگەڕێمەوە ماڵەوە کە خۆم دەگۆڕم. یەک دەقە با بیڵێم. دەڵێ کە دەگەڕێمەوە ماڵەوە. جانی مێک تۆز ئەوەکە چاکە با جوان ببینین. باشە؟ باشە باوک چ جوانشمان تۆزێک جوان ببینین. کە دەگەڕێمە ماڵەوە کە خۆم دەگۆڕم چی لە ژوورەکەم بکەم؟ هەڵبژاردنی یەکەم پیسی دەکەم، هەڵبژاردنی دووەم پاکوخاوێنی دەکەمەوە، هەڵبژاردنی سێم ناڕێکی دەکەم، هەڵبژاردنی چوارەم بۆنی ناخۆش دەکەم. یاڵە بیری لێ بکەنەوە. پاکوخاوێنی دەکەی، پیسی دەکەی، ناڕێکی دەکەی، بۆنی ناخۆش دەکەی. کامەیان؟ یاڵە و جارە لێرە دەست پێ دەکەین. سەعەت چ لە ژوورەکەمان دەکەی کە خۆمان دەگۆڕین؟ پاکوخاوێنی دەکەین هەر بژی. بارین خان چ لە ژوورەکەمان بکەین؟ هانی بکەینەوە. خاوێنی بکەینەوە هەر بژی. زۆر باشە. بزانین گروپەکەی تر چی دەڵێ. دەروون جان تۆ چی دەڵێ؟ پاکوخاوێنی. زۆر باشە. بۆنی خۆشی لێ دێن. تەوان بۆنی خۆش یانی پاکوخاوێنی بکەین وانە؟ زۆر باشە. خەدیجە خان تۆزێک پسوڕێ دەست خۆش بێ. وەڵامی ڕاست پاکوخاوێنی دەکەین. با چەپڵەیەکیان بۆ لێ دەین. هەر بژی. دەستان خۆش فەرموون دانیشن کەواتە هەردووچیان زانیان.